فیدن 2022 گلوه بردام جبخدا پایتخت عراق گورانکباری گلک زدن اول سر آستا جهان چلمن بشکش ونازور جر رجلات ناوراست العراق بخوجینه دی گلک زور جی اولاتن کوچاویان سر رجلات ناوراست حست دستیوان جی دستی وردان وان جی نکشون ولاتا روسيا اجبر هندي جامع بجاري طيبة تيجي راح يكون معنا السفير الروسي البروس واليوزي روسيا العراقي القلمية سلاف جورة. أبدأ من الحرب الروسية الأوكرانية. كل من يتحدث عن الحرب الروسية الأوكرانية يرتبطونها بحرب كونية أم بويكوا أما جنگ. هل روسيا تنوي حرب مع العالم أم دول عدة؟ بەڕاستیمە بەشێکە لەو پرۆپاگەندا غەربیەی بڕۆژ ئاوایی کەوا هەیە هەموو ئەو ئامرازانی لە بەردەستیانە بەکاری دەهێنن بۆ ناشنکردنی وێنەی رووسیا ینی بەڕاستی ئێمە هەمومان ئەم پرۆپاگەندانە وەکو ئامرازێک بەکاردێنن بۆ دروستکردنی گومان لەسەر نیەتی رووسیا کە خوازیاری جەنگە وای نیشان دەدەن کەوا رووسیا هێزێکە دەیەوێت شەڕ بەرپا بکات. بەڕاستی قسەکە لەسەر ئەوەیە کەوا بابەتی مەترسی دروستبوونی جەنگێکی گەردوونی پێویستە ئەم پرسیارە ئاراستەی بەرپرسانی ڕۆژئاوا بکرێت هەر کاتێکەوە ڕۆژاوا هەموو یانژی ئەمریکا ئێمە کە باسی ڕۆژئاوا دەکەین باسی ئەمریکا دەکەین باسی هاوپەیمانەکانی ئەمریکا دەکەین لە ڕۆژئاوا بۆ ئەوی کە زۆر دووباری نەکەینەوە ئەڵێن ڕۆژئاوا بەڵام بەسمان ئەمریکا و هەموو هاوپەیمانەکانیەتی بۆیە دەڵێن کە ڕۆژئاوا بەڕاستی کاتێککە دێن قسە دەکەن لەسەر ئەوەی کە جەنگگەردوونی هەیە ئەوان دێن ئامادەکەری دەکەن بۆ شەڕکردن دژی رووسیا و ئەوان چەکدەن بە ئۆکرانیا ئەوان هێزی ناتۆ دەهێنە نزیک سنوورەکانی رووسیا و مەترسی دروستەکەن لەسەر بەژەوەندی ئاسایشی رووسیا و چەکی بەهێز دەدەن بە ئۆکرانیا تاوەکو کە چەکی قورس و موشکی دوورهاوێش دەدەن بە ئۆکرانیا بۆیە سەبارەت بە جەنگی گەردوونی یاخود جەنگی ئەتۆمی ئێمە وەکو رووسیا ئێمە چەندین جار ئەوەمان دووپات کردوتەوە بینیومانە کەوا ئۆکرانیەکان هەڵوێستی ئستفزازکارانە بەکاردێنن و هەوڵیان داوە جۆرێک لە تۆمە دروستکەن لەم ڕۆوە رووسیا وەڵامی ئەم جۆرە پرۆپاگەندانە نادات رووسیا ناخواز شەڕێکی جیهانی هەبە و چەکێن ئەتۆمی بکارناینە ئەگەر ڕێگەم پێ بدەین من دەڵێم ئایا ئێمە وەکو رووسیا لە 1945 لەگەی جەنگی جیهانی دووەم چەکی ئەتۆمیمان بەکارهێناوە ئایا ئێمە وەکو رووسیا لە ساڵی 1962 لە کێشەی کوبایە هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمیمان کرد نەخێمە نەهادکە ڕەوشانناها شەڕێ وەلگە لە ئوکرانیا بەردەوام هێوی هەیە کۆ شەڕ ڕاوەستە ئەم هێرشە هەیە هێرشێکە بۆ سەر رووسیا دروستکردنی وێنەیەکی ناشرینە بۆ رووسیا بەشێکە لە ئامرازی پرۆپاگەندەی لە دژی رووسیا و ئێمە مافی پارێزگاریکردن لە خۆمان و لە سەلامەتی خاکەکەمان هەیە بەهەر ئامرازێک کە لە بەردەستمان بێ بەڵام کاتێک کە ئەمانە بە بەردەوامی هەڕەشە دەکەنە سەر رووسیا بەلای ئەمە زۆر گرنگ نییە ئەزێ هەنێکی رووسیا دوور کەوم رووسیا و ئۆکرانیا بەحسا ڕۆژهەڵاتە ناوین ببینن نزیکبوونا سووریا و تورکیە نزیکبوون دنابەراوان هەیەش بۆ چارەسەرکردنا پرسگرێکان کو 10 ساڵە بێتر شەڕ لەوەیدا بەردەوامە پرسیارە پرسیارێکی یەکجار گرینگە بەڵام من نامێ وەکو باڵوێزی رووسیا لە عێراق قسە لەسەر ئەو پرسە بکەم بەڵکو دەبێت زیاتر لە باڵوێزانمان لە دیمەشق و لە ئەنقەرە قسە لەسەر ئەم پرسە بکەن بەڵام بەڕاستی کێشەی نێوان سووریا و تورکیا زۆر ڕوونە و ئێمە هەمیشە وەکو رووسیا ڕۆڵێکی ناوبژی کارمانجێراوە و دەمانەوێت کە بە شێوەیەکی ئاشتیانە پرسەکان چارەسەر بکرێت ئێمە نامانەوێت کەوا هیچ چارەسەرێک جگە لە چارەسەری لە ڕێگەی گفتوگۆ و ئاشتیەوە دانوستاندنی ناخۆیی یاژی دەرەوە
بادرت رووسیا دەست پێش خەریکی کردووە باوەیکەوە لەسەر بنەمای گفتووەکانی ئەستانە لەسەر سووریا بگێتە بنەمایەک بە بەشداری تورکیا و ئێران ئەمەش بەڵگێکی دیکەیەکەوە ئێمە وەکو ڕووسەکان دەمانوێت چارەسەر بکەین ئێمە باوەڕمان بە بژاردەی سەربازی نییە بەڵکو باوەڕمان بژاردەی دیبلۆماسی هەیە ئەگەر ئاساییبوونا پەیوەندیە نابرا شامێ و تورکێ داهاتەگرن هەڤاڵبەندێن وە کورد ون وەکو هەڤاڵبەند لە کوردان لە سووریا تەماشا دکەن ئێمە وەکو رووسیا جیاوازی ناکەین لە نێوان سووریەکان ئایا کوردن یاخود عەرەبن ئێمە سووریەکان وەکو یەک تەمەشا دەکەین و هەموو سووریەکان هاوپەیمانی ئێمەن بۆیە ئەوانن بڕیارەدەن لەسەر چارە نووسی خۆیان و ئەمە کاروباری ناوخۆی سووریەکان خۆیانە ئایا دانێت چۆن بڕیار بدەن ئێمە دەرگامان کراوەیە بۆ هەموو سوورەکان ببێت جیاوازی بەڵام من نامەیە ئەو ڕستە بەکار بێنم کە دەڵێم کوردەکان دۆستمانن چونکە دەوڵەتێک سووریا دەوڵەتێکی یەکگرتووە بەلای ئێمەوە و وەکو یەک دەوڵەتی یەکگرتوو مامەڵە لەگەڵ سووریایە دەکەین و ئەمانەوێت جیاوازەکانیان لە نێوان ڕۆژئاوا و ڕژێمی سووریا چارەسەر بکرێت لەگەڵ گفتوگۆ و ئێمە تەمەشای هەموو سووریا دەکەین وەکو یەک پاکێج ئەزانین کێشەیەک هەیە بەڵام ئێمە ددان نانین بەوەیکەوە هەندێک دەوڵەتی بچوک بچوک هەبێت لە ناو خاکی سووریایە سووریا یەک شتە لە ئێمە کوردین سووریە ئەمە وەرە سەر کوردین عێراقی پەیوەندیەوە لەگەڵ هەرێما کوردستانی چاوایە پلانەوەیەوە بەرهێنانە رووسیا لە کوردستانی هەیە کوردستانی عێراق دۆستە و ساڵانێکی زۆرە دۆستی رووسایە کوردستان و پەیوەندی کوردستان و رووسیا دەگەڕێتەوە بۆ قۆناغی پاش جەنگی جیهانی دووەم واتە پەیوەندیکی دیرەشخارمان لەگەڵ کوردستان هەیە عێراق هەیە و کاتێکە بەشێکی زۆر لە سەکردە کوردەکان بە سەکردایەتی مەلا مستەفای بارزانی هاتن بۆ رووسیا لەوێ مانەوە و لەوێ لەلایەن رووسەکانەوە پێشوازیرە مەلا مستەفای بارزانی و چەکدار و کان و شۆڕژگەرەکان کران و ئێستا ئەگەر بگەینەوە سەردەمی ئێستا ئێمە توان بڵێن پەیوەندەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان زۆر باشن و من وەکو باڵێزی عێراق لە باڵێزی رووسیا لە عێراق سەردانی هەرێمی کوردستانم کردووە چوار جار لەوێ لەگە سەکردەکان دانیشتوومە و پەیوەندەکانمان لەگە سەکردەکانی هەرێمی کوردستان زۆر دۆستانەیە زۆر باشە و زۆر لە ئاستی گەلش ئێمە پەیوەندی تۆڵمان هەیە و خۆسوخانەکە لەوێ بوونی هەیە و پرۆژەی بازرگانی و بەرهێنانی باشی رووسیش لە هەرێمی کوردستان بوونی هەیە و هیوا خوازین کەوا ئەم پەیوەندی لەگەڵی کوردستانە زیاتر بەرەو پێشەوە بچێت پرسامیا داوی دەبێژن کۆ دەستپێکا مەها بێدە وێ لە عێراقی ڕەوش ئالۆزتر ببە وێ دەمێ و نێهارن هەولێرێ یانژی نێڤەگەرە رووسیا یانژی لە بەغدای مینە مەبەستت وەکو باڵێۆزخانەیە بەڕێزتان دەزانن کەوا بەغداد پایتەختە من لێرە دەمێنمەوە بەڵام باڵوێز دەبێت سەردانی هەموو شوێنەکان بکات هەموو ئەو شوێن پارێزگەکان بکات لە یەک وڵاتدا بۆیە من بە بەردەوامی سەردانی هەرێمی کوردستان دەکەم و دەچمە ڕۆژهەڵات و ڕۆژ ئەگەر ئالۆزی هەبێ ینی ئالۆزی لە عێراقی زیاتر ببن بەغدێ منیاتی هەرە هەولێری یەکەم شت کە من ئەمێ بڵێم ئەوەیەکەوە عێراق یوارخوازم بارودۆخەکەی سەقامگیرتر بێت و بتوان چارەسەری کێشەکانی خۆیان کە لە ڕێگەی گفتوگۆوە خراپتر نەبێت. گەلک سپاس بووی سەفیر البروس كوتراشيف سفير جمهورية روسيا الاتحادية في العراق. قالك سباس شكرا لكم. زور سباس.